باشووری کوردستان لە دۆخێکی ناهەمواردا دووچاری ئەو جۆرە ئاوارانە بۆتەوە چونکە قەیرانی دارایی و دواکەوتنی پرۆژە خزمەتگوزاریە نوێیەکان گلەیی سەدان خێزانی بەدوای خۆی داهێناوە. نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان هێندەی دیکە ژیانی ئاوارەکانی قورستر کردووە. عید بسەرمەد هات ئەم خۆ نەچوون ئەم هندرێ خۆ پاقش نەکەن ئەمێ چاو بکەن بێ ئاو ئەم بەهدلین مرازلین تراکتۆر تێن تانکات تێ هەر بەرمیلەکە 3000 ژمەردا دەگرێت 4000 ژمەردا دەگرێت یعنی ئیش تنە ئەو زلامێ مە بەتاڵن ئەم بەتاڵن ئەم ڕەزلین. هێشتا سەرەتای وەرزی هاوینە ئاوارەکان مانگی ڕەمەزانیان بەبێ ئەو بەڕێ کرد چەند ڕۆژێکی دیکە جەژنە ئەوان لە خەمی پاگڕاگرتنی ماڵ و منداڵەکانیاندان بەرپرسانی کەمپەکەش وەک ئاوارەکان گلەییان هەیە. ئەف 20 ڕۆژە ئەم مراجعە منەظەمەی بکەن دەبێژنەمە ئیرۆ سبا بیر خراببوونا سێ بیر خراببوونا گەت بێ دبیر خراببوونا ئیشێنا بەسیتە شغلێ کەهرەبایە طيب ئیشێ کەهرەبا 20 ڕۆژای بتەولێ هەڕۆ وێ مەوعدەکی بدنەوە على اساس ئیرۆ وی چاکبانە ئاو یعنی تازەبانە ئەنها ئاو هات و عالم پرسیژ عالمێ هەرێکی 10 لتر ئاو نەداگرتنە ئاو نینە. لە نێو کەمپی باریکە زیاتر لە 1536 خێزانی ڕۆژئاوای کوردستان دەژین. سەرەڕای ناهەمواریەکانی ژیانی ئاوارەیی کەمی ئاویش خەمێکی دیکەی بۆ ئەوان زیاد کردووە. ئێستا خۆشترین هەواڵ بۆ ئەو ئاوارانە باشبوونی ڕەوشی ژیانیانە. دابینکردنی ئاوی نزیکەی 8000 ئاوارە لە نێو ئەم کەمپەدا لەسەر 5 بیری ئاوا وەستاوە. بەڵام ئەوان ماوەیە کە بێ ئاون و بەڕێوەبەرەتی کەمپەکەش هۆکارەکەی دەگەڕێنێتەوە بۆ خراپبوونی بیرەکان. بەڵام هێشتا هاوارەکان لەوە تێناگەن و ژیانی کەمپ و کەمی ئاو ئەوانی نیگەران کردووە. ڕۆژانە بەبەکر ڕوودا و کەمپی باریکە. او ملاله یوسفزای وەرگرە خەلاتە نۆبێل و چەلاکوانا وارێ پەروەردەی خوندنی لە ئەفغانستانی بۆجارە یەکێ سەردانا کەمپا ئاوارەیان سووریە لە ئۆردونێ کرد و داخوازە ئالیکاریان زێدەتر بۆ ئاوارەیان ji وڵاتên زەنگین کرد. وەکو تۆزانین زێدەتر ji 4 میلیۆن خەڵکی سووریە ئاوارەی وڵاتان بوونە و پەرانیا زاروکان ji خوندنی هاتنە برین و دەست بە کارکردنê بۆ ژیانە خۆکردنە. gelek welatên dewlemend lê cîhanê hene hin serkirde jî hene ku qasekî zêde pere ji kirîna çekan re xerc dikin ew ji weke xerciyên şerê Sûriyê ne lê dwarê xwendinê de piraniya wan kesa bêdeng dimînin em ilvirin da ku ji wan re bêjin eger dixwazin şerê tîrorê bikin û ji bo ku ew ji ewlehiyê û asayişê piştrast bibin divê giringiyê bi vî warî bidin xwendin takereya serkeftinê ye û dirêya şer re kesek nikare şer bi dawî bîne.